بەڵە دیارە ئەمڕۆ لە دەربەندیخان وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان قایمقامێتی دەربەندیخان هەڵدەستن بە ڕشتنی پەنجەماسی بۆ نێو بەنداوی دەربەندیخان. من قسە و باسی زیاتر لەگەڵ ڕۆستەم کەریم بەڕێبەری پرۆژەی پەنجەماسی لە هەولێر دەکەم بۆی کە زانیاریم بداتێ لەسەر هێنانی پەنجەماسیەکان. سڵاو لەبێت کاک ڕۆستەم. ئەگەر پێمان بڵێیت ئەمڕۆ چەند پەنجەماسیە کە دەخرێتە بەنداوی دەربەندیخان و لەگەڵ ئەوەشدا گرنگی چییە بۆ ناوچەکە؟ بەڵێ بێگومان ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ساڵانە پلانمان هەیە لە بە گواستنەوەی پەنجەماسی لە بۆ 100 بەنداوەکان. ئەوەژە پێی پلانی وەزارەت ئێمە وەکو پرۆژەی پەنجەماسی هەولێر سەر بە بەڕێوەبەتی توێژینەوە و ڕێنمایی ساڵانە پێی و پلانێکە وەزارەت لە بۆماندادنێ چەند بەنداوێک دیاری دەکاتن. بۆ ئەم ساڵیش یەک لە بەنداوەکان بەنداوی دەربەندیخانە، دواتریش پلانمان هەیە ئینشاڵڵا بەنداوی دوکان دهۆک و هەروەها بەنداوی دوکانیش لە پلانماندا هەیە. یەک بە دوای یەک پەنجەماسیان لە بە بگوازینەوە بە دوای ئەوی ژمارەیەک بدرێت بە ئەو برازوتیارانە کە سنووری پارێزگای هەولێرن. بۆ ئەم ساڵ بۆ سەدی دەربەندیخان ئێمە وەکو پلانی یەکەم 200,000 پەنجەماسیمان ئامادە کردووە. خۆشببختانە ئەو پەنجەماسیانێک کە هێنامانە حەزمیان گەورەترا و دەتوانین برین لە مەترسی هیلاکات دەرچوونە. هیوادارین ئەو ژمارە پەنجەماسیێکەوە لە 100 بەنداوەکان دەکرێت سەرەتا پارێزگاری لێ بکرێت لە بەرەوەی بمێنێتەوە دوای و ڕاوچەکانیش بتوانێت سوود لێ وەربگرن و لە هەمان کاتیشدا سامانی سروشتی ماسی زیاد بکرێت لە 100 بەندا و دەریاچەکان. داواکاریتان چیە لە ئەو کەسانی لەم سنوورەیە یاخود ڕاوچی بن یاخود چاودێری بەنداوەکان بن بۆی کەم پەنجەماسیانە نەفەوتێن تاگەنە و تەمەنەی کە پێویستە ڕاو بکرێت؟ بێگومان ئەو ڕۆژێکەوە پەنجەماسیەکە دەگوازرێتەوە باشتر وایە نزیکەی حوتەیەک بۆ 10 ڕۆژ نهێڵدەی بەیت شێوێک ڕاو بکرێ لەبەرەوەی تاوەکو لەگەر زروف دەوی بەنداوەکە ڕادێتن لەگە دەرەجە حرارە و بۆی کە مەترسی لە ناوچوونی دوور بکەوێتەوە دوای ئەو ئاساییە دەتوانن ئەو کات ڕاو ئاسایی بێتەوە و کێشەی نابێتنیش. چۆنێکە بێتە سەرچاوی داهات بۆ ئەو کەسانی کە لەم سنوورەیە کاری ڕاوماسی دەکەن یاخود بژێ ژیانیان لەسەر ڕاوکردنی ماسیە؟ بێگومان ژمارەیەکی زۆر لێرکانەکەەوە ڕاوچەکان وەکو داهاتی ڕۆژانیان پشت بە ڕاوی ماسی دەبەستن. بێگومان ئەوە دەرفەتێکی زۆر باشەوە سوودێکی زۆر باشی لێ دەکات وە لە بۆ ژینگەی ئاوەکەش ئەو جۆرە ماسێکە ئەمە گواستومانەتەوە ماسی کار بە کە دەتوانی لەو بەنداوە بژێتن و گەورە بێتن و لە هەمان کاتدا پلانمان هەیە ئینشاڵڵا بۆ ساڵی داهاتوو جۆری جیاوازتریش بەرهەم بێنین بۆ نمونە وەکو گراس وەکو سلڤەر بۆ ئەوی ژینگەیەکی وا دروست بکرێت هاوسەنجەک دروست بکرێت لەگەر ئاوەکە کەوا تاسی لە ئاوەکە نەکە ئاوەکە و خۆی بێتەوە. سپاس بۆ زانیاریەکان. بەڵێ من نەمێت ئاماژە بۆ بدەم کە ئێستا لەلایەن قایمقامێتی دەربەندیخان و لەگەڵ ئەوەشدا بەڕێوەبەری گشتی بەنداوەکانی هەرێم لێرە ئامادەیە بۆ ئەوەی 200,000 پەنجەماسی بکەنە نێو بەنداوی دەربەندیخان. داواش لە ئەو کەساناکرێت لەم سنوورەیە ڕاوی ماسی دەکەن یاخود پیشیان ڕاوکردنی ماسیە تا ماوەیەکی دیاریکراوە بۆ ماوەی کە دانراوە لە پەنجەماسیەکان یاخود لەو شوێنەی کە پەنجەماسیەکانی لێڕۆ دەکرێت ڕاو نەکەن یاخود دوورکەونەوەی بۆ ئەوەی کە پەنجەماسیەکان بگەن ئەو حەدەی کە پێویستە و گەشە دەکەن بۆ ڕاوکردن. لەگەڵ ئەوەشدا ئەم ماسیانە ماسی کار بن کە زۆر خواستی لەسەرە لە نێو بازاڕا و دەبێتە سەرچاوەیەکی باشی داهات بۆ ئەم سنوورە و بۆ ڕاوچەکانی ئەم سنوورە.